بێگومان ئێمە وەکۆڵەن چەپڵە بە یەک دەست لێ نادرێت ئێمە سوپاسی کە سوکاریانەکەن کە سوکاریان زۆر هاوکاری ئێماکەن و هەمیشە بەدەممانەوەن تەنانەت تەشجیعێکی زۆر باشی ئەم کچانەکەن و الحەمدلله ئاسیان وەک ئاماژەم پێ ئاستەکان ئەوەیە کە ئەمان خاوەنی نازداون خاوەنی یەکەم نازداون کەەوە هاتوێتە شاری سلێمانیەوە و ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئازبەرزی ئەمان و هەروەها دڵسۆزی ئەمان لەخوا بەزراوێسا کۆمەڵێک بەهرەمەند پەیدا بوون کەەوە ئەوانی شان بەشانی کوڕان تەنانەت ئێمە ئەمڕۆ هیچ بەڵام ڕۆژانی تر هەبوو ئێمە یایی دۆستانەمان بەرامبەر تیوی کوڕان کرد و براوەش بوون لێشمان بردونەوە کەواتە ئەم کچانە خۆیان بەهرەیەکیان تایە بەڵام ئێمە هەوڵ ئەو بەهرەیان زیاتر پێش بخەین بۆی کە بتوانن لە داهاتووە ڕکابەری نەکتەنها کچان تیبی کوڕانیش بکەن وەکو ئاماژەشم پێە زۆر بەشیان بۆ هەڵبژاردەی عێراق یاریان کرد و دەستنیشانیش کردوون لە داهات تووشە بۆ هەڵبژاردەی عێراق یاریەکەن کە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆی کە ئەمانە قورسایی ئەو یاریە بە ئاسانی سەیرەکەن و نامەیەکە کەوا تۆپی بێت تەنها یاریی کوڕانە نییە بەڵکو کچانیش هەیە ئەتوانن لەم بوارەیە خزمەت بکەن و سەرکەوتوش بوون و لە داهاتووە زیاتری سەرکەوتوو بن. بێگومان ئەگەر یەک نەبێت سەرکەوتن بەدەست نایێت یعنی سەرکەوتنی تیپ لە یەکگرتووی یاریزانەکان و هەم دەستەی ئیداری و هەم ڕاهێنەران یعنی تەنانەت ئیداری ناو ئیداری تا چەند یەکگرتوو بن تا چەند هاوکاری یاریزانەکان بن زیاتر سەرکەوتن بەدەست دێت ینی خوازیارم هەر کچێک کە حەز بە یاریەکە بکات یان حەزی بە وەرزشکردن هەبێت ئەنی ڕاستە بەربەست یەتە ڕێ ینی یەتە بەردەم کچان بەڵام بتوانن ئەو بەربەستانە تێپەڕێنن ینی ئەگەر خۆیان حەز و خولیایەکیان هەبێت ئامانجێکیان هەبێت بێگومان ئەتوانەوە بەربەستانە تێپەڕێنن. ڕاستە هەمومان لە سەرتا نەخۆشێکمان بە دروستە بێ بەڵام ئەبینین کە ئەست و نەتیجەی ئێمە بەر و پێشەوە ڕوات و خەڵک شانازیمان پێوەکە بە تایبەتی لەو دام و دەستگایی کە داوامی کیاکەین لە شارەی کە یاری بووەکەین عیلەکان ئەوها بینن کە کچەکەی ئەستێکی بەرزی هەیە خەڵکی بەتەمەن یە بۆ سێری یاریەکەی ئەمانە بێتەوەی کە خێزانەکە زیاتر پاڵپشتی بکات دایمە باسیێواکەم کە خولی فوتساڵی کچان ساڵی پاریانی سیروان و چۆمان یاریانە بوو تەنانەت بە شێوەیە بوو هەندەرەکەی کە جێگەی خەڵکی تر نەباو لە ساحەکەی ڕاپەڕینە ئەو جێگەی دڵخۆشە بۆ ئێمە کە بینین لە چەند شارێکی جیاوازەوە خەڵکی بۆ سێری یاریەکان.